الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد الأمين وعلى آله وأصحابه أجمعين بنران وبسراني كنالي أموزغاري سلامي خواهي قورتان لبيت بيقومان من دالكان من نوي آيندن پێویست شەکە مسلمان هەوڵ بدات ئایندەی خۆی و منداڵەکەی و میلەتەکەی پرشنگدار و باش بکات. بۆیە چۆن بتوانین منداڵێک دروست بکەین هاوشێوەی باوکی چالاک بێت، یاخود چۆن بەچی شێوەیەک کاتەکانی منداڵ ڕێک بخەین بۆ ئەوەی سوودمەند بێت لێی. ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تر ئاراستەی مامۆستا نایفەکەین. مامۆستا بەخێر بێ. وسلامتك ماستر بارك الله فيكم. مامۆستا چۆن بتوانین منداڵێک دروست بکەین هاوشێوەی باوکی چالاک بێت؟ بلى. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. ما مستبرز دروستكردنی منداڵ هاوشێوەی باوکی یاخود لە وێنەی باوکی بێگومان ڕەنگە پرسیارەکە چۆن دەڵێ وێنەی یاخود هاوشێوەی منداڵ لەو ڕۆژەی کە لەدایک دەبی تاکو ئەو ڕۆژەی کە 18 ساڵ تێدەپەڕێنی باتباری ئەو تەمەنە ئەنی تەمەنێکە زیاتر بە تایبەتتری ژیانی هەتا 7 ساڵیەکەی قۆناغێکی زۆر گرنگ و هەستیارە لۆ پەروەردەکردنی منداڵ. لە پرسیارەکەی جەنابەتەوەیە کە وەکو باوکی دەرچی یاخود وێنەی تربێن بابنین کەسێکی باشی لێ دەر باوکێکی باش چونکە هەندێک باوکەیە ئیتر بەداخەوە وانە، بەڵام وەکو باوکێکی باشی لێ دەربچی ئایا ئێمە چی بکەین ئەو منداڵە وەکو باوکی باشی لێ دەربچی؟ سەرەتا ئەو پرسیارە لەوە دەست پێ دەکات کە ئەو منداڵە لەدایک دەبی تاکو 7 ساڵی یەکەم لەوێن دەر ئەو قۆناغانە دەست پێ دەکات. لە سەرەتای لەدایکبوونی منداڵەکە ئێمە شتێکمان هەیە پێی دەڵێ حوب الذات. منداڵ هەر لە سەرەتای چاو هەڵێنانی با نمونەیەک بۆ بێنینەوە مەمەکەی لێ دەستینی دەست بە گریان دەکات کە دەیدێەوە کردەوی ئیتر ئەو منداڵە عاقڵ نییە بەو شێوەی بیر بکاتەوە، بەڵام غەریزەکەی وایە ویستەکەی وایە عەز بۆ دەکا ئەوە لە لای خۆی لە لای کەسێکتر نەبی کەوا بوو ئەو منداڵە عەز بە وجودی خۆی دەکا، عەز بە قەراری خۆی دەکا کە کاتێک زۆر بچووکە و دەوروبەرەکەی بەوە نازانن کە ئەو منداڵە کەسێکە ئەویش ئەوە چی هەیە ویستەچی هەیە لە قۆناغە سەرەتاییەکانە. کەوا بوو باوکەک کە بەرنامە داڕێژی هەبی کە بەداخەوە ئێمە ناو پرۆسەی پەروەردە باوکانێکی زۆر دەبینین، یعنی باوک دێ لە منداڵی دەپرسی باوەڕ بکە نازانی منداڵەکەی پۆلی چەندە. ئیتر ئەمە قسەمان لەسەر ئەوەیە ئەو باوکانی دەزانن منداڵەکانیان چنە ئەوەیان گرنگەکەیە. باوک دەبێ گرنگی بە منداڵەکەی بدا چونکە منداڵەکەی گرنگە. ئێمە زۆر جار کە دەڕێین بەرەو لووت کە دەڕۆین پەروەردەکردنی منداڵ لەو ڕۆژی لەدایک دەبی تاکو گەورە دەبی لەو کاتانەیە کە ئەو منداڵە پێویستی بە باوکەکی باشە ئاراسەی دەکات چونکە ئەو منداڵە لە سەرەتای چاوهەڵێنانی لە سەرەتای هەستکردن بە ویستەکانی خۆی قودوەک هەیە سەیری دەکات، ئەویش باوکیتی نزیکترین کەسە لەبەرەوەی پێی وایە ڕاستگۆترین و پاکترین و چاکترین کەس کە ئەو بە ئاراستەی ئەودا بڕوە یان بە ماناکەی تر تەقلیدی ئەو بکە کە وێنەی جوانە باوکیتی. کەوا بوو باشترین ئامراز و باشترین ئاکار کە باوک بیاوێ منداڵەکەی وەک خۆی دەرچی دەبێ ئاگای لە خۆی بی، دەبی ئاگای لە خۆی بی چونکە کەسێکەیە بە شوێنی دادێ کەسێکەیە بە شوێنی دادێ. من نمونەیەکی زۆر ینی هەم وەکو مستەغرب دەبم، ینی لە قوتابخانەی سەرەتایی بووین منداڵێکی پۆلی 2 کە دەکا 8 ساڵان لە وانەی پەروەردەی ئیسلامی منداڵێکیان گلەی لێگر گوتی مامۆستا کۆترەکەی منی لایە فلان نامداتەوە. منیش گوتم بۆی بزانم ڕاستە، گوتم فلان ڕاستە کۆتری فلانت لایە؟ گوتی بەڵێ. گوتم دەی باشە کە گوتت بەڵێ بۆ نایدێەوە؟ گوتی وەڵام مامۆستا تەواان منداڵ نازانی درێ بکە
منداڵ شتێکی خاوێنە یعنی چۆن دەرێ هەویرە چۆنی دەشێلی ئەو دەوە دەردەچی گوتی مامۆستا من باوکم بە منی گوتیە کۆتری هەر کەسێک هاتە ماڵ یان بیکوژنەوە بیخۆن یان بیفرۆشەوە بەس نەیدەوێت خاوەنەکەی ئیتر سبحان الله گوتم خوایە ئەگەر ئەو باوکە ئەو کوڕی خۆی وا پەروەردە بکە بەیانی ئەو کوڕی کە گەورە بوو هەر جۆرە خراپەکاریەکی بکە بۆچی گلەی بکە لە کاتێک کە خۆی فێرە خراپەی دەکا کەواتە مامۆستا هەر کەسێ بیەوێ منداڵەکەی نمونەیی دەرچێ کەسێکی ساڵح دەرچێ با لە خۆی دەست پێ بکە بێگومان منداڵەکەی ئەوی چاولەوە لە ئەسڵ دروستەکەی وایە ئەو باوکە دەرێ ڕۆڵە گیان ئەگەر بابرێن نمونونەکە لەسەر کۆتری بۆ ڕووداوەکە بەڵام لەسەر هەر شتێک کە غەیری خۆتبی قەڵەمێک کە دیتەوە لە ڕێگاتیەوە پارەیەکت دیتەوە ئەگەر بیان بیدەوە مامۆستاکەت یان بینە بیدە بە من دەیگەڕێنەوە لای مامۆستاکەت نمونە یان لە کۆڵان لە جیرانەکان لۆی ئەو منداڵە بزانی ئەوەی کە باوکی پێی دەڵێ ئەوەیە کە ئەوە هی خۆمان نییە کە شتێکی خۆمان نەبی بۆمان دروست نییە ماری خەڵک بخۆین بە ناحەق لە بچووکی ئەوە لە لای مێشتی بابرین لە مێشتی سابت دەبی کە گەورەش بوو یەک لە قسەکانی کە دای من خۆی پێ هەردەچێشی دەڵێ من لە بچووکی حرامم نەخواردیە چۆن ئەوڕۆ گەورەمە بیخۆ ئانی کاریگەری ئەو پەروەردەیە کە ئەو باوکە ئەو منداڵی خۆی لەسەر لێ ڕاهینەیە لە گەورەی ڕەندەداتەوە زۆر جار لە دانیشتەکان کەسێک کە باسی نوێژ و تاعەت و ئەوانە دەکا دەرێ من لە منداڵی لەگەر بابم نوێژم کردیە بزەبت چاوی لە باوکی خۆی کردیە مامۆستا بەنسبەت کاتی منداڵ کاتەکانی چۆن بەچی شێوەیەک هەوڵ بدەین بە شێوەیەکی ڕێکوپێک کاتەکانی بۆ ڕێکخەین بۆەوەی سوودی لێ ببینێ بەڵێ کات نەکرد بۆ منداڵ بۆ غەیری منداڵیش زۆر گرینگە بەداخەوە بۆ منداڵ مامۆستا سەرتاوە ئەوها ڕابێ ئەوجا ئەو منداڵی کە لەسەر بابرین باباسی جەدوەل بکەین باسی خشتە بکەین ئێستا خۆی لە خۆی بەرنمەکەی ئێمە جەدوەلە مەسەلەن پێمان دەگوترێ بۆ نیو کاتژمێر بۆتان هەیە قسە بکەن دواتر بۆمان نییە ئیتر ئەها پێنج بانگەکەی ڕۆژانە کە ئەمە کۆمەلگایەکی موسڵمانین ڕۆژێ 5 جار بانگ دەدرێ ئیتر هەمووی بە کات دیاری کرایە هەر کە باوکێک یاخود دایکێک یاخود مڕەبیەک کە بێوێ ئەو منداڵی پەروەردە بکە بۆ گرنجدان بە کاتی پێویستە هەندێک خۆتوات هەنگاو بنێ یەکەم شت دانانی جەدوەلی زەمەنی دانانی کات نمونە زوو نووسن لایەنی تەندروستی گەشەی منداڵ مێشتی بیرکردنەوەی وانەکانی زوو نووسن ئەوە سوودیتی درەنگ نووسن پێچەوانەکەیتی بەیانی زوو هەستان گەشەی منداڵەکەی زیرەکی نان خواردنی کە بە دووادادێ هەمووی هۆکارن لۆ ئەوەی ئەو منداڵێکی چالاک و تەندروست باش و زیرەک دەربچی بەڵام ئەگەر نەمانتوانی ئەو جدوەلی بۆ دانین چ دەبی ئەو کاتی شپرزەی لە ڕێخستنی کاتەکانمان دەبی و هەروەها دانانی بابەتەکان لەسەر کامیان گرنگترە ئێستا نمونە کاتی منداڵەکانمان دانین گرنگترینیان چییە؟ گرنگترینیان نمونە پاک و خاوێنیە بۆچی پاک و خاوێنیە چونکە پاک و خاوێنی وەکو باورین دەرمانێکە ئەگەر ئەو منداڵە پاک بوو سەلامەت دەبی لە زۆر ئافاتی تر لە دوای پاک و خاوێنی ئەمە منداڵەکە وا دابنین بۆ ئەوەی تەنزیمی کاتەکانی بکە کەشێکی ئارامی لۆ دابنین یعنی ناکرێ ئەمە منداڵێک پەروەردە بکەین یاخود بەرنامەی بۆ دابنین لە کەش و هەوایەکی بابرین ژاژاوایی منداڵ بە خاوێنی و پاچی خۆی تەحملی ناکە کەوا بوو ئەگەر بێت و لەو کەشەماندانە ئەوە بە زیان لۆی دەشتێتەوە ناتوانانی منداڵێک دایبینین لە شوێنێکی ژاژاوە جێڕی لە هەمان کات مەبەستیشمان ئەوە بی ئەمە ئەو منداڵە پەروەردە دەکەین بەیانی و دوو بەیانی و ساڵێک و 2 ساڵی تر ئەو بەرنامەی کە بۆمان داڕژێت چکە ئەمە مامۆستای بەڕێز لە بیرمان نەچی ئەوەی ئەمە ئەوڕۆپەی دەرین منداڵ پاشی 10 ساڵ 15 تر پیاوێکی کامل عنوانێکی جوان هەیبەتێکی جوان و ئەگەر ئافرەتیش بێ هەمان شێوە کەوا بوو لە بیرمان نەچی ئەوە نەمامەکەی ئێمە دەیچێنین پاش چەندین ساڵی تر دارێکی بە بەرهەمان بۆ دێ
باشبی بەرهەمەکەی باشە پێچوانەبی پێچوانەکەی ڕاستە ئەوجەوە لە کاتێکتر و خۆشەویستکردن یعنی ئەمە بۆ ئەوەی تەنزیمی کاتەکەی بکەین شتی لا خۆشەویست بکەین چونکە بەبێ خۆشەویستی دڵنیا بە هیچ کەسێک ناتوانانی ئەو پەیامی پێیتی تەنانەت بە منداڵەکەشی بگەینی زۆر جارەمە کەسێک کە تونند و تیژە خودی باوکەکە خۆی لای منداڵەکە خۆشەویست بکە منداڵەکە باوکەکە ئەو کە هیچ بۆ خۆی ذاتی خۆی ئەوەی کە مەبەستیتی بە منداڵەکەی برێ ئەویش خۆشەویستکە نمونە بیەوێ شتێکی فێر بکە شتێکی بۆ دەکڕی کتابێکی بۆ دەکڕی چەندین وێنەی تێدایە ئەوە ڕووبارە ئەوە ئاوە ئەوە سروشتێکی جوانە لەگەر ئەوەش لە بن ئەو وێنە جوانێک کە سەرنجی ڕادەکێشی ئامۆژگاریەکی جوانی تێدایە باوکەکە بۆی دەخوێنتەوە لەلایەنی دەرونی ئەو منداڵە ڕوێنەکەی زۆر خۆشەویستە لە لای کە قسەکەی باوشی دەستێت دوو خۆشەویستی دەگاتەوەک منداڵەکە قبولیتی ڕاستە ڕەنگە ڕەتفعلی منداڵەکەی ئەو کاتی لای بابی بەو شێوەی نەبی بەڵام چونکە منداڵ بیری تیژە قسەکەی بەجێ دێلی پاش چەند ڕۆژێک چەند مانگێک بگرە چەند ساڵێک باوەڕ بکە مامۆستای بەڕێز ئەمە لە منداڵەکانی خۆمان نەبە واماندانەیە کاوە منداڵە تەمەنی 2 ساڵە 3 ساڵە وعدێکمان پێیدایە پاشی ئەوەی هاتی گوتی نەتگوت ئەوە ئەمە وام گوت ئەگەر بێت و منداڵ درۆ نازانێ منداڵ نازانی وەکو گەورەی ئەگەر مخالەفەکە بوو پینە و پەڕۆی بکە منداڵ ئیتر وا دەدا شخصێتی وایە و ئەگەر بێت و بەو شێوەش پەردۆدەینەکەی ئەوە پێچەوانەکەمان پێپشان دەدا کە بەداخەوە دەڵێم ئەو جیلەی ئێستا پێڕادەگا ئەو کەم و کوڕی گەلێک زۆرە ئەو جیلی ئێستا پێڕەدەگا ئێستا جیلی 20 ساڵ پێش ئێستا 30 ساڵ پێش ئێستا 40 ساڵ پێش ئێستا یعنی نمونەک بوون لە خاوێنی چکە کاتەکان بە ئالۆزی بەڕێدەخرێت ینی کاتەکان زۆر بێسەروبەری تێدایە نەک بێسەروبەری ڕەنگە لە بنەڕەت نەبی یعنی تەژبی نەبی چۆن دەرێ مەشروعی گەندەڵی هەیە لە خەریتەی وجودی هەیە بەڵام لە ئەرض الواقع هەر نییە زۆرێک لە خێزانەکان کە ئێمە ناو پرۆسەی پەروەردەینە ئەسڵەن ئەوەی لە لایەن گرنگ نەبی بابەتە پەروەردەیەک هەیە بەداخەوەیانی مامۆستا بە تایبەتی خوێندنەوەی پەرتووک و کتابەکان تەنانەت نەک بۆ منداڵ بۆ گەورەش یعنی کێشەیەک هەیە لە ناو خوێنەرانە دەست بە خوێندنەوەی پەرتووکیان کاسێرەکەی لەوەیە بەشێکی لێ بخوێنە بەشێکی کەم ناتوانێت بەردەوام بێت چۆن وا بکەین ئەو منداڵانە فێر ئەوە بکەین کە پەرتووکێک خوێنەوە تەواوی بکەن یەکەم هەنگاو ئەگەر بمانەوێ نمونە منداڵێک بێنین پەرتووکێکی بدەین دەست کتابێکی بدەین دەست بابرین دایمەن لەگەر ژینگەی منداڵ دەگونجێ بابرین بابەتی چیرۆک نمونە ئەم چیرۆکە نمونە بابرین چیرۆکی مەکەی پیرۆز نمونە ئەو نمونە بینینەوە ئەو منداڵە زەوقی هەیە لاپەڕەی یەکەم و دووەم و سێم بیخوێنیتەوە بەڵام چەند لاپەڕەیمایە حەب لاپەڕەیمایە نمونە ئێمە لە جانبە پەروەردەیەکەی یەک لەوان تەرغیب هەیە تەرغیب مانای چییە دەڵێم دەی خۆشەویستەکەم بەکارهێنانی لەفز زۆر گرینگە مامۆستا لەگەر منداڵ ناوی ڕووتی بەکاربینی یاخود لەفزی محەبەبی لۆ بەکاربینی لە باتی پێی برێ ئەحمەد پێی برێ ئەحمەد گیان لە باتی پێی برێ شنۆ پێی برێ شنۆ خان نمونە لەو بابەتانە چونکە ئەو ناوە جەزبی دەکا هەز بۆی دەکا کە تو خۆشت دەوێ ئێحتیمامی پێدەی بە مقابل ئەو شتێکت دەداتێ ئەویش سیقی خۆت دەداتێ دەزانی ئەوەی ئەتوو پێی دەڵێ ئەگەر ئەو تەواویکە قازانی تێدایە پێی دەڵێ دەی گیانەکەم ئەو سێ لاپەڕە ئەو هەفتەش تەواوکە ئەمن سەردانێکی فلان شوێن پێ دەکەم ئیتر ئەتوو مەبەستەکەیت و پەیامەکەیتەوەیە ئەو معلوماتە بگاتە لای ئەو منداڵی و ئەو کە دەیخوێنتەوە ئەو ڕەنگە هەست بەخۆی ناکە بەڵام شەیئەن فەشەیئەن ئەو منداڵە دەوڵەمەند دەبی بە مستەلەحات بە کەلیمات بە خوێندنەوە تاکو ئەخیری کە ئێستا نەکەر منداڵ بەڵکو گەورەکان زۆربەی زۆری وازی لە خوێندن هێنەیە زۆربەی زۆری کە ئەمە بمانێ بگەڕینەوە سەر ئەوەی کە منداڵەکان پەروەردە بکەین ئەوەیە کە تەرغیبیان بکەین لە مقابلیش
تەرهیبیان بکەین. چۆن تەرهیبیان بکەین؟ نەک ئەو بۆ مەفهومەی خەڵکە گوا بزانی لێدان نەخێر بە هیچ شێوەکی لێدان لۆ منداڵی لایانی سلبی و خراپەی زیادە لەوەی کە لایانی ئیجابی هەیە. چۆن ئەمە دوو جۆر لێدانێکمان هەیە لێدانی جەرحە بریندارکەرە لێدانش تەئدیبیە. ئەو لێدانە جەرحە هەر نابی لۆ منداڵ بینی هەر بە هیچ شێوەکی دروست نییە لۆ منداڵ بەکاری بینی چونکە سلبیاتی زۆر زیاترە چۆن دەرێ بۆ خۆت دەگەڕێتەوە. لایەنە تادیبیەکەش لە تەمەنی دیاریکراو دەی بەکاری بینە مەسەلەن ئەمە فەرمودەی پێغەمبەرمانەیە صلی الله علیه وسلم کە دەفەرمێ علموا ئەولادەکم الصلاة لسبع لە 7 ساڵی فێرە نوێژیان کە ئێستا علمی نەفس مامۆستایانی دەروون دەڵێن 190 شخصیەتی منداڵ لەو ڕۆژە دروست دەبی کە تەمەنی دەگاتە 7 ساڵی. لە 190 شخصیەتی منداڵی دروست دەبی دەگاتە شخصیەتی ئەوەی کە پێ دەڵێن لایانی درک پێکردن. چونکە لە 7 ساڵی پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم لێیان بدەن ئەگەر نوێژیان نەکرد لە 10 ساڵی لێیان بدەن ئەگەر نوێژیان نەکرد. یعنی قۆناغەکە لە حوتی دەست پێ دەکا لە 10 ساڵی لێیان دەدەین بەڵام لێدانی تەئدیب دائیمەن ئاگاداری ئەو مستەلاحە بین لێدانی تەئدیب نەک ئەوەی کە زۆر جار هەست پێ دەکەین دەبینین یعنی هەندێک لێدان دەبینین دەگاتە ئاستی تاوان حەقەتەن مە زۆر جار لە تەلەڤیزیۆنەکان دەبینین دایک یان باوک منداڵی بە ئاگری سۆر کردەوە بە زنجیری کردیە لە بەرنامەکانی تر هەموو خەڵک دەبینی یعنی ئەوانە هەموو شتێک لا دەدا. بەڵام لە پاش تەرغیب ئەوەی دەدەینێ پێی دەڵێن ئەگەر ئەو کتابت نەخوێندەوە ئەمن بەیانی نادبەمە فلان شوێن ئەگەر ئەوە نەخوێندەوە فلان یاری منداڵان بۆ ناکڕم واتە پاداشت و سزا. ئەو مەبدەئە بەڕاستی لە منداڵی ئەگەر لە لای چەسب بکەی بیچەسپێنی ڕنگدانەوەی بۆ گەورەی هەیە. بەداخەوە ئێستا ئەمە بەعتوباری ئەوەی لە ناو سلشی پەروەردەینە مامۆستای بەڕێز ئێستا ئەگەر پێت بڵێم لە قۆناغی نۆ کە دەکات سێی متەوەستەی پێت بڵێم مامۆستا هەیە کە دەیناسم نسبەی نەجاحی 100 ئەو نسبەی نەجاحی 100 ئەو مامۆستایە لەگەر مامۆستایەکی تر کە نسبەی نەجاحی 100 چونکە ئێستا پاداشت و سزانیە هەردووچیان نایەت لە قایمەی موچەکە دێ و موچەی خۆیان وەردەگرن لەبەر هەندێک لەگەر ڕێزم بۆ مامۆستای خاوێن و باش و دڵسۆز زۆرێک لە مامۆستایانی ئەو سەردەما مامۆستای موچەنە یعنی باشتر وایە پێ ئەمرین موچەخۆر باشتر وایە پێ ئەمرین ئەوانە موچەخۆرن لەگەر خەمخۆر نییە بالضبط یعنی ئەوانە موچەخۆرن هەموو خەمیان ئەوەیە چاوەڕی سەری مانگ دەکەن یان ئەگەر بێت و پارەکە قەتع بوو یان نەما ئیتر دابەزنە سەر شەقامەکان و کوا موچە بەڵام ئەگەر لێی بپرسی مامۆستا بەرهەمت چییە مامۆستا قوتابیەکان چۆن پەروەردە کردیە مامۆستا چیت کردیە مامۆستا کردی ئەگەر بینە ناو تەفاسیل وەکو قسەکەیە لە عەرەبی دەڵێ الشەیطان فی التەفاسیل کە بین ناو تەفاسیل بەرهەمەکەی بزانین مامۆستا ئەو کات بەخۆی دادێتەوە ئەو موچەش وەردەگری نیوە شێشتان زیادە. مامۆستا لایەنێکی تر دایک و باوک هەرچەندە پەرۆشی منداڵەکانیان بن هەرچەندە وریا بن کە منداڵەکانیان لا ڕێنە بن لەولاوە دەرچوونە لە ماڵ و تێکەڵبوون لەگەڵ منداڵان چۆن وا بکەین ئەو منداڵە بە دوورستی تێکەڵی منداڵان بێ. بەڵێ ئێمە دوو شوێن هەیە کەمە بتوانین منداڵەکان کە لە ماڵ هاتنە دەر وەریان بگرین وەکو ئەخذی بە ئەسباب. ئەخذ بالئەسباب یەکێکیان لە قوتابخانەیە چکە قوتابخانە ماڵی دووەمی منداڵە کە دەردەچی دواتر نیوە ڕۆژەکەی تر 4-5 سەعاتەکەی تر کە پێشی بێتەوە ژوور کە ئەمە دەڵێن شەو داهات ئەو لە دەرەیە ئایا باوک یان دایک چی بکە؟ نمونە زۆر گرینگە دایک و باوک پێکەوە یان بەجیا سەردانی قوتابخانەکان بکەن سەردانی
ئەو لێژنانە بکەن کە ئەوەی پێی دەڵێن دایک و باوک و لێژنەی قوتابخانە و یان کۆبوونەوەکانی دایک و باوک بچن بزانن منداڵەکانیان لەگەڵ چی هەدەسیدا دەنیشی. من هەر بۆ مناسبە کاتێک ئێستا کوڕەکەم کولی تەواو کردی ئێستا الحەمدولیلا، بەڵام کاتێک لە متۆستی بوو یەک و ئەوانە بوو دەکا هەفت و هەشت و ئەوانە ڕۆژێک بەبێ ئەوەی پێی بڵێم هۆکارچیە گوتم تو چەند برادەرت هەیە خۆشەویست بن لێت نزیک بن بۆی ژماردم فلان 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 گوتم عەز دەکەم داوەتیان کەی لەمارێ بێن لێرە نانەکمان لەکن بخۆن. من مەبەستەکەم ئەوە بوو برادەرەکانی بناسم بێن نانی بخۆن و هەڵیان سنجێنم. کە قسەم لەگەریان کرد ئیتر ئەو کاتی بۆ چوونەکەم دەبی ئەو کاتی دەتانم کوڕەکەم ئاراستە بکەم یان بەردەوام بی یان المرء على دين خليله بالضبط خوات زاداتەوە. ئیتر وای کرد کە وای کرد الحەمدوللا مرتاح بووم کوڕەکەم ڕەفیقانێکی چاچی هەیە. ئەمە ڕووداوەکەیە لە بەرنامەی تریش باسم کردی و دیسان باسی دەکەمەوە چونکە ڕووداوێکی جەرگ بڕە بەڕاستی. یەک لە مزگەوتەکان دانیشتو بووم مامۆستایەک لەوێ بوو ئێستا خۆی بەڕێوەبەرە ئێستا، بەڵام ئەو کات کە قسەکەی بۆ کردم یاریدەر بوو. گوتی مامۆستا لە قوتابخانەی فلانی سەرەتاییمە. گوتم بەڵێ. گوتی مامۆستا لە کاتی پشووەکەی ینی فرسەکەی سەیرم کرد لە لاچەپەچی قوتابیەکی کوڕ لەگەر کچەک شتێکی زۆر نەشیاویان دەکرد زۆر نەشیە. گوتی ئەمنیش زۆر زۆر تێک چووم تەنانەت گوتم بە تەنیا بچم دوای لەگە ئەتیبارات هەیە ینی با بڵێین گوتم نا با بچم بەڕێوەبەرەکەش بینم ئەویش خۆی ببینی. ئیتر ئەوی شاد گوتی ئەوان هەر لە دۆخی خۆیان بوون نە بابوو نە باران بوو. گوتی هەردووکمان بردن کە هەردووکمان بردن لەگەرەوەی کە لێکۆڵینەوەمان لەگەریان کرد دایکی کوڕەکەی مامۆستا بوو لە قوتابخانەی تر. گوتی مدیرەکەمان گوتی فلان دوای عەسر خۆت ئامادەکە دەچینە ماریوان. گوتی چوین ئەو ئافرەتە لەو کاتی پێش دەرکەی دەشوشت سەلام عەلەیکم گوتی عەلەیکم ئەسسەلام. مامۆستا فەرموون دانیشتن گوتی نەوەڵڵا بۆ دانیشتن نهاتینە تەنها هاتینە پرسیارێک لە جەنابەت بکەیت. بەڵێ مامۆستا ینی زۆر بەداخەوە ینی ئەمن کە ئەوە دەجێڕمەوە ینی بەڕاستی ینی بەداخم بەگشتی ئینسانێکی موسڵمان ئافرەت یان پیاو ئەو هابی بەگشتی و بە تایبەتیش کادیرێکی پەروەردەی کە مامۆستایە لە موەسسەسێکی حکومی کە بەیانی منداڵی منوت و دەستەژێر دەستی ئەو جۆرەی بەڵێ. گوتی مامۆستا ئێوە سەیری ئەو جۆرە فلیمانە دەکەن ئەو جۆرە فلیمانەی کە خراپن. گوتی مامۆستا نە تەریق بیتەوە نە شەرم بکە نە پرسیار بکە بۆ پرسیارەی دەکەی یەکسەر گوتی بەڵێ. گوتم دەی گوتی مامۆستایەکە گوتی گوتم دەی هاتم مژجێنی دەمێ کوڕەکەت چی دیتە هاتیە لەسەر کچی خەڵک تاقی کردەوە. ئەمن ئەمینم مدیرم بەیانی کچەکەی خەڵکی لە لای من ئەمن ئەمینم و کوڕەکەی جەنابیشت لە لای منە. ئەو جارە بۆ چارەسەر دەکەم بەس ئەگە جارێکی تر بوو ئەوە من ئەو کاتی ئیجرات هەیە و ئیتر ئەمە بەجێرەی یاسا لەگەڵتان دەکەین. ینی بە ئێستێزاوە گوتی دایکەکە گوتی ئەوە چۆن وایە ئەنی بە زمانە لازەکەی لای خۆمان ئەی ڕۆکووەیە ئەوە ئیلا لە من بەتانی بەدزی سەیری کردیە سەیری ئەو پەروەردەیکە سەیری ئەوەی بکە کە کەسانەکە بن هەر بەگشتی مرۆڤ و دواتر موسڵمان و سێمین جاریش مامۆستاش. ئەوە زۆر زۆر ترسناکە کە گەدەلەی ترسناکە دەبی زۆر زۆر وریابین. پرۆسەی پەروەردە حەقیقەتەن بە هەموو کەس ناکرێ. هەموو کەس شایانی ئەوەی نییە ببتە پەروەردەیی و هەموو کەسیش ناتوانانی ئەو عەمەلیەی بە سەرکەوتووی ئەنجام بدە. مامۆستا بەنسبەت منداڵەوە تایبەتمەندی و تەخەسوس چۆن وای لێ بکەین بۆ خۆی تایبەتمەندی و تەخەسوس وەرگێ بەڵام بۆ ناوبڕێک وەرەگرین و وەڵامی دێن ئینشاءالله. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەرەگرین و دێنەوە خزمەتان ئینشاءالله. هەستکردن بە چاودێری خوای پەروەردگار. ئاشکرایە خوای پەروەردگار بەردەوام چاودێرە بەسەرمانەوە هەموو کاتێک و لە هەموو شوێنێک دەمان بینێت هەر ئەمەشە عەقیدە و بیر و باوەڕی موسڵمان و باوەڕدار. خوای پەروەردگار فەرموویەتی إن الله كان عليكم رقيبا. واتە بەڕاستی خوا هەمیشە چاودێرە بەسەرتانەوە.
و فەرموویەتی إن الله كان سميعا بصيرا واتە بەڕاستی خوای پەروەردگار هەمیشە و بەردەوام بیسەر و بینەرە. هەستکردن بە چاودێری خوای پەروەردگار لە کاتی نهێنی و ئاشکرادا بنچینەی کردەوەکانی دڵە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی خوا بپەرستە وەک ئەوەی کە بیبینیت و ئەگەر تۆ ئەو نەبینیت ئەوە بێگومان ئەو تۆ دەبینێت. هەستکردن بە چاودێری خوای پەروەردگار چەندین سوودی هەیە. لەوانە هەستکردن بە چاودێری خوای پەروەردگار هۆکاری دوورکەوتنەوەیە لە گوناه و تاوان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی یەکێک لەو کەسانی کە لە ڕۆژی دواییدا لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگاردا حەشر دەکرێت ئەو کەسەیە کاتێ ئافرەتێکی جوان و ناودار داوای کاری خراپی لێ دەکات لە وەڵامدا پێی دەڵێت نەخێر من ئەو کارە ناکەم و لە خوا دەترسم. و هۆکاری ئەنجامدانی عیبادەتە بە نیازپاشی و ڕێک و پێشی. وتراوە هەر کەسێک هەست بە چاودێری خوای پەروەردگار بکات ئەوە کردەوەکانی باش و ڕێک و پێک دەبێت. و هەروەها هۆکاری بەدەستهێنانی پاداشتی زۆر و لێخۆشبوونی خوای پەروەردگارە. خوای پەروەردگار فەرمووی واتە ئەوانی لە کاتی پەنهانیدا لە پەروەردگاریان دەترسن لێخۆشبوون و پاداشتی گەورەیان بۆ هەیە. با بیر لە پێغەمبەری یوسف بکەینەوە عەلەیه السەڵات وەسسەلام کاتێک خێزانی عەزیزی میسر داوای کاری خراپی لێکرد وەڵامی پێغەمبەری یوسف عەلەیه السەلام بۆی ئەوە بوو کە خوای پەروەردگار فەرموویەتی قال معاذ الله إنه ربي أحسن مثواي إنه لا يفلح الظالمون. واتە یوسف وتی پەنا دەگرم بەخوا کاری وا ناکەم چونکە پەروەردگارم دەروی لێ کردومەتەوە. هەروەها مێردەکەشت چاکڕەفتار بۆ لەگەڵمدا چۆن خیانەتی لێ دەکەم و بێگومان ستەمکاران سەرفراز نابن. و یەکێک لە پیاوچاکان بە ناوی ڕەبیعی کوڕی خوثەیم ڕەحمەتی خوای لێبێت کاتێک هەندێک کەسی فاسق و خراپەکار ئافرەتێکی خراپ دەنێرنە لای بۆ ئەوەی خۆی بڕوود بکاتەوە و کاری خراپی لەگەڵدا بکات و هەڵی بخەڵەتێنێت. بەڵام ئەم پیاوچاکە بەردەوام سەرزەنشتی ئەم ئافرەتە دەکات و ئامۆژگاری دەکات هەتا وا لەو ئافرەتە دەکات تەوبەیەکی ڕاستەقینە بکات و ببێت بە ئافرەتێک لە ئافرەتە تەقوادارەکان. و پێشەوەی باوەڕداران عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێت جاریشان بەلای ماڵێک تێدەپەڕێت و دەبیستێت ئافرەتێک بە کچەکەی دەڵێت ئەو تێکەڵی ناو شیرەکە بکە بۆ ئەوەی زۆر بێت. بەڵام کچەکەی پێی دەڵێت ئەی نازانیت ئەمیری باوەڕداران نەهی لەمە کردووە و قەدەغە کردووە. دایکەکە پێی دەڵێت کچەکەم خۆ ئەمیری باوەڕداران ئێمە نابینێت و ئاگەی لە ئێمە نییە. کچەکەی پێی دەڵێت دایکە بەڵام خوای پەروەردگار ئاگەی لێمانە و دەمان بینێت. بێگومان هەستکردن بە چاودێری خوای پەروەردگار سیفەتێکە لە سیفەتی باوەڕداری ڕاستەقینە و بێ پێچاوانەوە گرنگی نەدان بە چاودێری خوای پەروەردگار نیشانەی لاوازی باوەڕ و دووڕووییە. پەنا بە خوای پەروەردگار ئەی ئەو کەسەی تاوان ئەنجام دەدەیت ئەگەر بیر و باوەڕت وایە کە خوای گەورە ناتبینێت ئەوە تۆ کافر و بێباوەڕ دەبیت. ئەگەر بیر و باوەڕیشت وایە کە خوای گەورە دەتبینێت ئەی چی حسابێکت بۆ خوای گەورە کرد. بسم الله الرحمن الرحيم. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی شەریعەت ناسین بە میوانداری مامۆستا نایف. مامۆستا گەیشتینە ئەو پرسیارەی کە وتمان منداڵ چۆن بتوانێت تەخەسوس و تایبەتمەندی خۆی هەڵبژێرێ. بەڵێ منداڵ لەگەر تێپەڕنی تەمەنی لەگەر ئەوەی هەست بە وجودی خۆی دەکا یعنی هەست بە کیانی خۆی دەکا عەز دەکا خۆی خاوەن قەراربی. مەسەلەن ئێستا زۆر جار لە کاتی نەقلی منداڵێک لە پۆلێک لۆ پۆڵێکی دەبینی منداڵەکە دەرێ ناچم. ڕەنگە کەسانێک وا هەست بکەن بڵێن ئەو منداڵە منداڵێکی لاسارە بەڵام دەبنە ڕەدوانیە. ئەو منداڵە ڕەنگە ژینگەکەی ئەو پۆلەی پێ باشتربی لە ڕووی زانستیەکەی لە ڕووی ڕەفیقەکانی لەوەی لە پۆلێکی تر هەیە کە دەیانێت بۆی نەقل بکەن. کەوا بوو منداڵ چۆن دەتوانی تایبەتمەندی خۆی هەڵبژێری ئەمە ئازادی بدەینێ. ئازادی لەگەر چاودێری کەواتە لە چی ڕوویەکەوە لێ هاتوو بوو ئەلەو ئەمە ئازادیدان بە منداڵ ئێستا چۆن لە قۆناغی دوای سێ
ئازادە تەڵەبە دەستە بەشی ئەدەبی یان بەشی زانستیەکەی لەبەر چ ئازادە خۆی لەبەر خەلفیەکەی خۆیتی لەبەر خەلفیەکەی خۆیتی لە بیکاری زیرەکە لە زانستەکان زیرەکە لەو مەجالە دەڕوا بین ئەمە ئیجباری بکەین پێچەوانەکەی بە چەند تەلەبەمان دیتە لە کۆلیژەکان وەرگیراوە لەبەرەوەی بەڕغبەتی خۆی نەبووە کە بەردەوامیش بووە نەیتوانێت تەفەوق بکە نەیتوانی ئیبداع بکە کەوا بوو ئێمە چۆن وا لە منداڵ بکەین کە تایبەتمەندی وەرگری ئەمە ئازادی بدەینێ ئازادی بدەینێ و بەرچاوڕاونی بدەینێ چونکە ئەو لەو قۆناغەی نییە ئیکتیفای ذاتی بکە دەبی ئەمە یاریدەری بین چکە زۆر وریابین نابی ئەمە لە باتی قرار بدەین ئەمە لە باتی ئەو قرار بدەین ئەو هەست بە کەسایەتی خۆی ناکە بەڵام ئێمە دەتانین دەوری مەشورەت بجێڕین مەسەلەن نمونە لە باتی پێ بڵێن هەر دەبی ئەوەی بخوێنی ینی دەتوانین پێ بڵێن بە ئوسلوبە چیتر باشتر نییە ئەوە بخوێنی لەبەر هۆکارانە چونکە ئەوە سوودەکانیتی چونکە ئەوە زیانەکانیتی ئەگەر نەیخوێنی ئەویش بیر دەکات ڕۆشنی بکەیت لە مەسەلەکە تەواو ینی بەو شێوەی ینی ئاگادار بین قرار لە باتی ئەو نەدەین چکە قرار لە باتی ئەو بدەین ئەو ئەمە زۆر زۆر زیان دەکەین و ناشتوانین مەبەستەکەمان بپێچین کە پەروەردەکردنەکە یعنی عملیەکی بەطیئە لۆ لووتکە کە ئەمە پێما وایە ئەوە بابلین ئامانجە باشەکەی لە کۆتایی ئاسا دیاردەیەک هەیە لە نێو منداڵانە دەبێنرێت لە ڕوویەکەوە زیرەکی پێوە دیارە و لە ڕوویەکی ترەوە نمرە و ئاسی خوێندنی نزمە بڵێ هۆکار چییە؟ ئەوە هۆکار بۆ ئەو زۆرە مەسەرن هۆکار هەندێک کات هۆکار ئێستا لە ناو سیستەمی پەروەردەیی نسبەی سەرکەوتن یاخود نەجاح سەرەوەی 150 بوو ئەوە بە باشە دادەندرێ هەم بۆ قوتابیەکە هەم بۆ مامۆستاکە ئەگەر لە خوار ئەو 150 بوو بەلایانی سلبی و خراپ دادەبەندرێ هەم بۆ مامۆستاکە هەم بۆ قوتابیەکە کەوا بوو ئەوە دوولایەنە یعنی ئەمە لە ژیانی خۆمان ئەوە مانەست پێکردیە و دەبینین لە زۆر ئەوانەی کە ناودارەکانی جیانیشن لە زۆریان ینی مەسەن یەک لەوان ئەدیسۆن هەموو جیان ئەدیسۆن دەناسی ئەدیسۆن کە مختەریعی کەهرەبایە هەموو جیانێ ئیسراعەتی کردیە بە داینانی ئەو پیاوەی لە قوتابخانەی کاتی خۆی نمرەی نزم بووە یعنی بە زمانی ئەوڕۆپیان گوتی تەمبەڵ بەڵام ئایا تەمبەڵەوی شەی دەکا نەخێر بۆچی چونکە ئەو کەسێک کە سەرپەرشتی دەکا ناتوانی هەڵی سنجێنی بەداخەوە ینی ئەمە بابرین لە سیستەمە پەروەردەیەکەی مامۆستا هەیە بەس قوتابیەکە لەگەر میزاجی نایەتەوە ئیتر وای لێ دەکات تووشی ناومێدیەکی دەکات تووشی عەزلی دەکات تووشی تەرچی دەکات لە کاتێکدا لە سیستەمی پەروەردەیی ئەوها باشە یان ئەوها ڕێگا پێدراوە یان ئەوها دەرەجە جوانەکەیە ئەو مامۆستایە کە بوێ کە لەگە زیرەکەکە هیچ عونەری تێدا نییە لەگە قوتابیە زیرەکەکە هیچ عونەری تێدا نییە مامۆستا مەسەن ئاستی یۆها بێتە خوارێ و ئێستان دەکەم قوتابخانەی نمونەیمان هەیە مامۆستای بەڕێز دەڵێن فلان قوتابخانە هەموو معدل سەرەوەی نەوەتە ئەمە دەن هیچ عونەری تێدا نیە بۆچی چونکە ئەو قوتابخانەیەکی نمونەیە لە ئەعدادی وەردەگری بۆ خۆی لە سەرەوەی نەوەتی کەمتر وەرناگری باشە ئێوە جەنابتان چیتان کردیە دەوەرمدا لە بناغی گەورەیکەن لە بناغی وەرە گەورەیکە بە شێوەیەکی تەندروست ژێوەشی زانستی ئەو کات دەرێن بارەکەڵڵاو فیک بەس کە تو کە سەرەوەی نەوەت وەرگری لەولایە بێ عنوانەکەی وە بکەین نە ئەتوو ئەگەر بابرین پەروەردەیەکی تەندروستبی وەرە لەوێن دەرفێریکە لەوێن دەرفێریکە نوقاتی خێری تێدایە نوقاتی باشی تێدایە ئەتوو وەرانی چۆن تەشبیه نەبی ئەمە مەچینێکی سیارەکمان هەیە لە باتیەوەی فڕێدەی لە باتیەوەی فڕێدەی بە کەلێک نایە نە وەرە زیرەک بە بزانن خەلەلەکەی لەکوێیە سایکەوە سیارەی بێ باشۆ ئەنی ئەو قوتابیەی کە بابرین نمونە کزە لە پۆل کزە بەڵام لەسەر قەڵەمی زۆر زیرەکە هیتمان ئەو نوعمان زۆرە پێچەوانەکەشمان هەیە لە شەفەیەکەی زۆر زیرەکە لە قەڵەمی کزە ئەتوو کە کادری پەروەردەیی وەرە خەلەلەکەی ببینەوە هۆکارەکەی ئایا لە قوتابخانە مرتاح نییە ئایا لە مامۆستایەک دلی تەنگە ئایا تەعاملی مامۆستایەک لەگەری قورسە ئایا لە ماڵەوە کێشەی هەیە یعنی ئەمێن ئەنی بابرین منداڵ لە پۆلی چارێت سەشگە لە بیرم ناچی ڕۆژێک لە هەولێر کچێکی پۆلی چار ینی کچێکی زۆر زیرەکیش بوو ینی دەمدیت عادز بوو ڕۆژە کات
ینی چۆن منداڵ باوەش بە باوکی خۆی دەگیری خوا پێشایەدا هەر ئەوای لەگە من کرد گوتی مامۆستا دەزانی ئەمن ئەتوم لە بابم زیاتر خۆش دەوێ ئەمنیش زۆر سۆزم لەوەی جوولا گوتم لۆ گیانەکەم چیەوە ئیتر باسییان دەک کێشەی مەسایلی عایلی کرد یعنی لێرە مەبەستەکەم لەوەیە بێدانی بە ڕێزش کە بزانن یعنی ئەمە لاوازی یاخود عادزی یاخود خراپی یاخود نمرەکمی تەلەبە قوتابی هەم لە یەکی سەرەتاییەوە هەتا قۆناغەکانی سەرێ بەوە لێک نەدەینەوە کە لە بنەڕەت ئەوە وایە نە وەرە ئەتوو باش بە توانای خۆت بەکاربینە بزانە بۆچی وایە ڕەنگە ئەوە باشترینیان بی بەڵام ئەتوو پێی نازانی ئەنی وەکو کەسێک کە لە زێر بگەڕێ بنپێی زێربی بەڵام بچی لە شوێی تر کاکە سەیری بنپێی خۆت بکە ئەنی مامۆستای بەڕێز ئەو قوتابیە لەلاتە وەرە ئەتوو بیبینەوە ئەمە چەندین قوتابیمان دیتیە لە ژیانی خۆمان ینی هەندێک نقاتی تێدا بووە چوینە دراسەکمان کردیە لەگە کە سوکاری دانیشتینە لەگەر خۆی دانیشتینە وەلحەمدولیلا ئەنیا کۆن چۆن قسە کوردەوارێکە دەرێ 180 پلە فەرقی کرد 180 پلە فەرقی کردیە وەلحەمدولیلا الحەمدولیلا مامۆستا لایەنێکی تر ینی کێشەی نێوە منداڵەکان بوونی دڵڕاوکێ و ترس و بڕوا بەخۆ نەبوون چۆن وا لەو منداڵە بکەین کە بڕوای بەخۆی بێ سیقەی بەخۆی هەبێ یەک لە هۆکارەکانی ئەوەی کە سیقە بە منداڵ ئەنی وەکو ئەثیقە بنەفس بگەڕێتەوە نمونە یاریەکی بدە دەستی لەمە شتێکی ئاسانە عملێکی زۆر زۆر ئاسانە یاریەکەیە سندوقەکە هەمووی باغی وردوردە خۆی لە خۆی شکلێکی خانۆکی تێدایە بیدە منداڵەکەی برێ بۆم دروستکە یان ڕسمەکی ئەوەندەیە دەریایەکە و چیایەکە هەمووی مڕەبعاتە چوار گۆشەیە لێی تێک بدە برێ دەی بۆم دروست بکەوە نمونە ئەگەر تو لە دیاری ئەو منداڵی دانیشتی ئەو منداڵە بە ماوەکی کەم خۆم ئەوە دەڵێ ئیسئەل المجەرب ولا تەسئەل الحەکیم ینی ئەوەم تەجروبە کردیە ینی ئەو منداڵە کە بە زووترین کات تەواوی دەکا ڕاستەوخۆ زەردەخەنە دەکەوتە سەر لێوەکانی ڕاستەوخۆ یا ئەگەر بێت و پێی تەواو نەکرێ داغی لێ دەدا کەواو بوو ئەگەر بێت و یاریەکەی سەریع خلاص کرد ئەو منداڵە زۆر متمانەی بەخۆیتی بەڵام ئەگەر ئەوەی کە تاخیر خلاصی کرد ئەتوازی لێمەینە ئەتوو بەو شێوازەی کە نەزانی ئەوە شکستی ئەوە بڵێ ئەدێگەوەی دانین ئەدێگەوەی دانین یان هەندێکی بۆ تەواوکەی ئیتر خۆی بیری لەوەی بچی ئیتر کۆتاییەکەی ئەوی زەردەخەنەش پێ بێت چونکە ئەگەر جارێک وات کرد جاری دوم پێویستی بە یارمەتی تو نییە چونکە باوەڕێکی بۆ خۆی پەیدا کردیە یان نمونەکی تر منداڵەکەت لەگە خۆت دەبێ بازاڕ نمونە کە بابرین قاتێکی بۆ دەکڕی ئەوە بۆت کڕی بەڵام کە بۆت کڕی پارەکە خۆت مەدەی کابرای پارەکە دەستی برێها بدە مامەی بداوەی ئەتوو بیدێ ئەتوو ئەوە ئیتووە بە خۆت بیدێ ئەو منداڵە کەسایەتێک لای دروست دەبی باوەڕی بەخۆی دەبی یعنی هەرکە گەشە دەکا ئەو منداڵە خۆی حەز دەکا با بڵێین ئەو جارە پارەی دایە جارێک حەز دەکا بەخۆی معاملەی بکە یان چی تێدایە ئەمە بە منداڵەکەمان برێ کابرێ برێمان بە بۆندەی دەماندێ خۆ معاملەکە خۆت دەیکەی بەڵام لەسەر زمانی و بەڕێی دەکەی ئەو لە لایوی دروست دەبی کە ئەوە ئەمنم بەو تەمەنی معاملەی دەکەم کتابێکی بۆ دەکڕم ئەو کتابەت بۆ بکڕم یان ئەوەیان کامیانت بەدڵە تەماشای هەردووچیان دەکا ئەوە چیرۆکە خۆشەی تێدایە هادەی بیکڕم دەتەوێ دەی خوێنیەوە هەنی سیقەی بەخۆی دەبی کە خۆی تەرخان کرد و ئەتوش اختیارت دایە دائما فەرزی ڕێی لەسەر منداڵی ئاگامان لێبی چۆن وای لێ بکەین ماندوورە ناس بێ بێزار نەبێ مامۆستا دائما اختیاری بدەینێ اختیاری بدەینێ اختیار لۆ منداڵی زۆر زۆر گرینگە ئەگەر بێت و ئەمە ڕاستە ئەمە گەورەینەوە باوچین و دایچین و فلان و ئەوانە دەتوانین ئەو منداڵە ناتوانانی ئەوەی بکە بەڵام لە ناخی ئەو منداڵی شکست دروست دەبی چونکە ڕێی لەسەر فەرز دەکرێت بەڵام ئەمە اختیاری بدەینێ لە لای مە هەردووچیان باشە لە لای مە هەردووچیان باشە بەس لە ئەو یەکیان باشە لە لای ئەو یەکیان باشە و ئەمە ئاگامان لە منداڵی بی منداڵی تەشبیه نەکەین بەشتی ناشرین بەشتی نەشیاو تەشبیهی نەکەین چکە لە ژۆرێ دەڕوخێ لە ژۆرێ دەڕوخێ ئەمن ڕووداوە کە بۆ خۆم کە دیتم
بە ژوورێکدا چوو مامۆستایەکی ئافرەتی لێبوو بەڵێ دەنجی زۆر بەرز دەکرد دەیگوتە منداڵەکان شتی نەشرین ینی وەکو ئاژەڵ و پشیلە و ینی ئەوانە ئەدەبن بە بیرانی بەڕێز ناتان و قسەکان بکەم ینی ئەو بابەتانە ئەمنیش گەڕامەوە زۆر ینی ئەگەر چی ئیشی منیش نەبوو بەڵام من هەر لەبەر مەسلەی ئەوەی کە مامۆستای پەروەردەی ئیسلامی وانەی عەرەبی بووم ینی دیاردەیەکی ناشرین و ناڕێکت بینی ینی احترامیان دەگرتم و ئیتر لە دەرگامدا گوتم مامۆستای بەڕێز دەکرێت هەتا دەرێبێ ینی پێش منداڵەکان ناویت بێگومان هاتە دەریگوتی فەرموو مامۆستا وای زانیم ئیشەکەم پێیتی گوتم مامۆستای بەڕێز دەزانی ئەگەر منداڵەکانی من لای تو بن ئەمن دایان نێرمە شوێنە کە پرۆسەی پەروەردە و فێرکردنی لێیە دەزانی ئەگەر ئەمن بزانم ئێرە ئەوەی ئاژەڵانە ناینێرم باخچەی ئاژەڵان باخچی ئاژەڵانە ناینێرم زۆر ئەوە بوو بەخۆیان چوو گوتم مامۆستای بەڕێز دەزانی ئێستا ئەوانە ئەو منداڵانە هەر هەمیان قسەکانی تویان زۆر پێ ناخۆشە و ئاتوو ئێستا چیان پێ دەڵێ دەزانی ئێستا لە ناخی خۆیان دەجار زیاترت پێ دەڵێن ئایا دەزانی ئەگەر شوێ دەرێ حوزە لە بینی خۆیان دەنجی گەورە دەکەن و هەر یەک ناوەکی پێشیاوبی وێنەی پێوەبی ئەوها ڕەمزت دەکەن مامۆستای بەڕێز ئەتوو ئەگەر کێشت هەیە کێشەکەی لە دەرگای قوتابخانەی بەجێبێلە بەڵام کە هاتی ئێرە ئەو منداڵە هیچ کێشەی نییە چونکە منداڵێکی خاوێنە خەمی دنیایی نییە مادەیەکی خامە بەڵام دێ بە قسەکەی تو خەم دەخوا جوانە بەڵام دێ بە قسەکەی تو نیگەران دەبی و ئەو مادەی کە ئەتوو پێی دەڵێ بەو قسانە دڵنیا بە نەکەر ناستە مێشتی بەڵکو هەر لە بیریشی دەکا ئیهمالی دەکا بە ساڵ تێدەپەڕی دەرە دەرسی فلان مامۆستای هەر ناخوێنم ئەمە پێش ئێستا باسی خۆشویستکردنی مادەمان کرد جوانە خۆشویستنی مادە وا لە قوتابیەکەی دەکا ئەگەر بێت و مامۆستایەکە مامۆستایەکی حەنون بی مامۆستایەک بی سۆزی لێ بباری ئەمە بە تەجروبە ئەومان دیتیە قوتابیەکە ئەگەر مادەکەشی پێ خۆش نەبی دڵنیا بە لەبەر خۆشەویستنی مامۆستایەکەی دێ بابەتەکەش دەخینی کۆتاییەکەی بە قازانجی خۆشی دەشتێتەوە ئەنێمە زۆر جار مەسەلەن وانەی عەربیمان چۆن خۆشەویست کردێ لای قوتابیە بە تایبەتی زمانی عەربی زمانی دایک نییە وەکو ملەتیمە بەڵام پێمان گوتینە ئەمە بۆچی زمانی عەربی دەخوێنین چونکە قورئانی پیرۆز بە زمانی عەربی دابەزیە ئایا قورئانمان خۆش دەوێت هەمووی بەبێ دەست یەک کەسیش دەستی تاخیر نەکردیە یعنی لایانی دەرونی ئرتیجالی منداڵێکی مسلمانە قورئانی خۆش دەوێت هەومان قورئانمان خۆش دەوێت گوتیان بەڵێ دەیماتر قورئانمان خۆش دەوێت بەو عەریبێکە ئێستا لەبەردەستمانە لە قورئان تێدەگەین حاڵی دەبین و قورئان دەخوێنین ختمی دەکەین دەبتە خێر و بۆ خۆمان و بۆ دایک و باوکمان چێ هەیە لەمە پێی خۆش نەوی دایک و باوکمان بچێ باش هەمومان دەی با فێری عەرەبی بین یعنی ئوسلوب شێواز هاندان خۆشەویستکردن ئەوانە هەر هەمووی هۆکارن بۆ ئەوەی ئەو قوتابیە یاخود ئەو تەلەبە یاخود ئەو منداڵە ئیحتیمام بەخۆی بدە و اختیارێکی باش هەڵبژێری و کۆتاییەکەی کەسێکی باشی لێ دەربچی بارك الله فيك مامۆستا لە کۆتاییدا چۆن بتوانین ئەو هەستە لە دڵی منداڵەکانمان دروست بکەین کە بەڕاستی کات بە نرخ و بە قیمەتە و بە فیڕۆدانی تەمەن و ئایندەیە نمونە بۆ هێنانەوە دائیمەن لە سیستەمی پەروەردەیی ئێمە شتێکمان هەیە دەڵێن نمونە هێنانەوە بە ژینگە چکە نمونە هێنانەوە بە ژینگە ئاسانتر لی تێدەگا نمونە بۆ قوتابی بێنینەوە بۆ منداڵ بێنینەوە ئەگەر ئەنگۆ بخوێنن وەچی فلانتان لێدێ ئەگەر ئەنگۆ ڕێیەکی ڕاست هەڵبژێرن وەچی فلان کەس دەبن من زۆر جار بە ینی بێتەوە یادم ینی کە دڵم پێی خۆشە جارێک گوتم چەند کەس نوێژێ دەکا دەستیان برن کرد سێ چار کەس دەستیان برن نەکرد گوتم دەیت سەپرە چیلۆ ئەوانە لێدەن کە نوێژیان نەکرد پێیان سەیر بوو هەموو سەپریان لێدا گوتم دەی چێ دەزانیشەوە سێرە مامۆستا گوتم دەی چێ دەزانی بۆچی سەپرەمان لە ئەوان لێدا کە ئێستا گوتیان نوێژێ ناکەین نوێژیان نەکرد یە هەرێکی و قسەچی کرد بەڵام یەک لە قوتابیەکان گوتی مامۆستا لەبەر ئەوەی درۆیان نەکرد لەبەر ئەوەی درۆیان نەکرد گوتم ئافرین دەیت سەبرەی لۆش لێدەن ئەمە کەسانێکمان دەوێ
ڕاستگۆبی جوان. یعنی نمونە هێنانەوە بزانین کەسی ڕاستگۆ کەسی ڕاستگۆ کەسی دەستپاک کەسێک نیمە نمونەمان گەلێک زۆر یانی ئێستا قسان بکەین تەواو نابی ڕاست. نمونەمان هەیە منداڵ بە پاچی خۆی شتی زۆر بە نرخی هینایتەوە دایکەوە دەست مامۆستای ئیتر کابرا هاتیە دڵی هەموو دنیای پێخۆش بووە تەقام بۆ مامۆستاکەی شانازیە بۆ دایک و باوکی شانازیەوە بۆ خۆی نقطەی تەحەولە بەڕاستی جوان. شانازیە ئیتر گوتم چەپرێکیان دەن چکە ئەوانە درۆیان نەکرد بەڵام گوتم ئەوانەی کە نوێژە ناگەن گوتم گیانی من ئاستان لێیە خۆتان بسنە باشت گوتیان ئەیکو مامۆستا وڵا عەزمە لە باشتە گوتم دەی عەزیشتان لێیە داک و بابیشتان لە گەرەنگۆ پێکەوە لە باش بن گوتیان ئەرێ وەڵا مامۆستا دەی گوتم بەهەشت جێگای نوێژنەکەرانی تێدا نییە دەبی نوێژێ بکەن جوان. لەو ڕۆ بە دواوە دەیبستنەوە تەمان ئەوانە پۆلی حوت و ئەوانە بوون ئەگەر هەڵە نەبووم گوتم لەو ڕۆ بە دواوە دەستنەوە دەست نوێژ دەشۆن نوێژێ دەکەن و خەبەر بدەنە دایک و بابیشتان کە ئەنگۆ نوێژێ دەکەن لەسەر هەموو نوێژەکیش ئاگادار بن دوعای خێر بۆ دایک و باوکتان بکەن ئیتر بەدڵە چی خۆش وعدیاندا گوتیان ئەمە نوێژێ دەکەین ئیتر متابعەشم کردن الحەمدولیلا دەستیان بە نوێژی کرد کەوا بوو دەبی ئەمێن ینی دڵسۆزی بەشەکە لەو پەیامەی کە ماهوم مامۆستایەک دەبی پێیبی جوان. ینی ئەمێن لە قوتابخانەکەم ئەمە ئێستا ئامۆژگاری پیاوە کە ڕەحمەتی لێبی ئێستا نازانم مایە مردیە بەڵام زۆر پێش ئێستاە 15 ساڵێک دەبی سەرپەرشتیار بوو پیاوەکی بەتەمەن بوو قسەچی کرد ئەو قسە ئەوەی وەکو دەرێ توکتە بیمای من ذهب ینی بە ئاوی زێر بنووسرێتەوە گوتی مامۆستایان لە بیرتان نەچی ئەو ڕزقەی کە ئێمە وەری دەگرین بەواستەی ئەو منداڵانەیە حەلال و حەرامی وەستایە لەسەر ئەو منداڵانە و ئیخلاسمان لەو ئیشەی ئەوە زۆر زۆر گرینگە هەموو مامۆستایەک ئەوەی بزانی ئەو مەعاش و ڕاتبەی کە لە حکومەت وەری دەگری بەندە بە ئەدای ئیشەکەی بە دڵسۆزی منداڵێکە کە ئێمە بۆ خۆشمان دەزانین ئەوە دەکەوتە خانەی سەدەقە جاریە کە فێری قیەم و ئەخلاقی بەرز و فێری تاعەت و فێری ئەو عیلمەی دەکەی دنیەوی یان عیلمە ئوخرەویەکە ئەوە کۆتاییەکەی کەسێکی ساحی لێ دەچی ڕەنگە چەند ساڵێکە توە ناشیناسیەوە بەڵام بەرهەمی تو بووە لە دوای مردنیشت حەسەناتی بۆت دەگەڕێتەوە وەیە ئیخلاس لە دڵسۆزی لە کارەکەی مامۆستا و لە پەروەردەکەی پرۆسەکە بەگشتی وەکو پەروەردە بەڕاستی پرۆسەکی ئێجگار پیرۆزە بەڵام دەبی کەسانێک بیزانن یعنی بە کەسی لەگەر ڕێزم لۆ کەسی شیاو لەگەر ڕێزم هەموو کەس شیاونیە لۆ پرۆسەی پەروەردە بەداخەوە کە ئێستا هەیە تێیدا هەیە خزایتە ناوی خی گەورە بە باشترین شێوە پاداش ڕازی بێ بڵێ بینەران و بیسەرانی کەناڵی ئامۆژگاری لێرەدا هاتیینە کۆتایی ئەم بەرنامە تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر بەخوای گەورتان دەسپێرین خواتان لەگەڵ والسلام عليكم ورحمة الله وبركاته. ولا تتبع أهواءهم عما جاءك من الحق لكل جعلنا منكم شرعة ومنهاجا